ئەمڕۆ بابەتەکەمان تایبەتە بۆ کەسانی کە وەرزشەکەن جا چ جۆرە وەرزشێک بێت فەرق ناکات. باسی لە باوترین پێکانەکانەکەین کە لە کاتی وەرزشا ڕەنگە تووشی هەرێکێک لە ئێمە ببێت. باس لەو شکاویانەکەین کە ڕەنگە تووشمان بێت، چۆن مامەڵە بکەین لە کاتی پێکانەکان و لە کاتی شکاوەکانە بۆ ئەوی کە خۆی هەتاکو خۆپارێزی بکەین باشترا. باس لە خۆپارێزەکانەکەین، بەڵام لە کاتی ڕوودانیشا چی بکەین و چی نەکەین لەو کاتانە بۆ ئەوی کە هەتاکو ئەیگەێنینە نەخۆشخانە. بە میوانداری دکتۆر ڕەنج ڕەفیق محەممەد کە بە ڕێزیان پسپۆری پێکانە وەرزشیەکان و ڕاهێنانی سروشتین. سڵاو لێ ببیانیت باش دکتۆر. بەخێر بێ دکتۆر. سەرەتا بۆ دەست بکەین بزانین باوترین جۆری پێکانەکان لە کاتی وەرزشەکانە کام پێکانانن؟ زۆر سپاس. ئەمە دەست پێشخەریە بکەم. طبعاً وەرزش بە تێک ڕاکرێ بە دوو بەشەوە. ئێستا لەوەتی دنیا پێشکەوتوو زانستی پزیشکی پێشکەوتووە. وەرزش ئەکرێ بە دوو جۆرەیەکیان مەشقکردن، ئەوەی تریان وەرزشکردن کە بۆ جۆری احترافی بەکاردێت و پارە پیاکردنی لە دواوە یاخود جائزەکردن. عادەتەن دوو شێوازی جیاوازی شکانیان تیا هەیە. بە تایبەتی ناڵین بەگشتی وەکو یەکەن، بەس بە تایبەتی فەرقیان هەیە لە هەنێ خاڵە. باشە بۆ نمونە احترافیەکان سپۆرت یاخود وەرزشکردن هەنێ سورعەتی زیاتر تایە، هەنێ قەوەتی زیاتر تایە. بۆ نمونە یاری ملاکەمەمان هەیە جیاوازترە، هەنێ یاریتر فەرقی هەیە. بەپێی جۆری یاریەکان کە ئەکرێت، بەپێی لێڤڵی ئاستی ئەو کەسەی کە یاریەکە شێوازی شکانەکان لەگەڵ پێکانەکانە گۆڕێ. بۆ نمونە زۆرترین کە هەمانە لە پەلی سەرەوە ئەگەر سێکەن لێرە لە دەستا باشە زۆرترینەوەی پلە پەنجەکانە. ئەم چواردە ئێسکەیە کە لەکوێیە لە سەری پەنجەکانەیە. ئەمانە شکانەکانی تەمان چەند شێوازێکی جیاوازی شکانی هەیە. ئەمە لە چ جۆرە وەرزشێکا زیاتر ئەشکێ؟ لە زۆربەی وەرزشەکانی کە دەست بەکاردێ، بۆ نمونە ملاکەمە، بۆ نمونە باسکە، بالا، بۆ نمونە یاری دەست، تۆپی دەست. باشە لە وڵاتە لە ئێمە تەمان بادمینتۆن و تێنس کەمترە تێنسی سەرئەرز لەگەڵ بەیسبۆڵ، بەڵام لەوانەشە پێکانی وەرزشی بە تایبەتی شکان لەوانەیە هەیە. لە دوو گۆڵیە بە تایبەتی ئەمانەی تر ئەشکێ تایبەت، بەڵام گۆڵچی باشە ئەشکێت ئێرەیەشکێ لەگەڵ ئێرەیەشکێ بە پیش شوێنەکە و لەگەڵ ئاسی یارزانەکە فەرقەکە جۆری شکانەکە. تەمان ئاتەن شکانەکانی ئەمە زۆربیان ئاسایین کە زۆربیان ئاسایین نایەتە دەرەیانی چەند جۆرە شکانمان هەیە. کاڵم چەند جۆرە شکان ئەوەیە کە لە یەک جیابێتەوە لە یەک دوورەکەیەتەوە، نەخێر چەند پارچەیەک دەرەچێ، نەخێر لە ناو جومگەکایە. بۆ نمونە ئەگەر سێرکەن سێ جومگەمان هەیە لێرە باشە لە ناو جومگەکایە بەپی ئەوە ئەگۆڕێ. بەڵام ئێستا بە تایبەتی زیاتر زۆربەی ئەو یاریانەی تەرکیزیان لەسەر دەستە هەوڵ ئەین بۆی بە زووترین کات بگەڕێتەوە یاری چی بکەین کە ئەمەلیاتی بۆ ئەکرێت. شەرنی ئەمەلیات بە بێ ئەمەلیاتیش ئەکرێت. زۆربیان بۆ نمونە ئەتوانین مەحفەزەی پێوترێ بۆی دانین باشە زائیدەن ئەم شتە یاخود ئەتوانین چیرکی بۆ دانین باشە، یاخود نوع تایبەتێک هەیە کە پێوتێ کاست توانین بە هەنێ ماوادی تایبەت دروست کرێ لەو حاڵەتەیە بۆی بەکاربێنین. ئیتر هەر پەنجەیە بێ لەم پەنجانە بەس ئەمەیان نەبێت ئاسان ئەگەڕێتەوە لە خلالی یاخود لە ماوەی هەفتەیە بۆ دوو هەفتە ئەتوانین دەستی پێ بکەینەوە بە هەنێ مەشقی سەرەتایی ئاسایی. بۆچی؟ بۆی هەم ئاستی یاریەکەی دانەبەزێ، هەم تووشی ماسوولکە پوکانەوە نەبێ، دواییش تووشی ڕقبوونی جومگەکانی نەبێت. ئەمە بە پەنجەکان. جۆری ترمان هەیە کە ئەویش دسە ڕێدێسە یاخود زەند ئەفو کەوەرە کۆتایی کەوەرە باشە کە ئەم لە زۆربەی وەرزشەکانە تووشە بن بۆ نوانەی دووگۆڵیەکەن، ئەوانەی باسکاکەن. بە تایبەتی سلێمانی لە کوردستان زۆر باوە ئەم شتە باسکە و لەگەڵ دووگۆڵی. باشە هۆکارەکەی چی ئەوەیە کە خۆیان بەم دەستە ئەگرنەوە؟ بەڵێ ئەوەی کێکە لە هۆکارەکان زایدن هاتن شکان ئەوە نیە بڵین هۆکارەکە تەنها بەس کەوتنەکە بێ باشە کەوتەکە بێ، بەڵکو نەخێر هۆکاری تریژاریە کۆ بێتەوە. بۆ نمونە خواردنی خراپ نەخێر لە ئافرەتە زیاترە ڕێژەی شکانن، هەنێ هۆرمۆنات کە تێکەچ هەیە یاخود وەزنی ئەو کەسە یاخود کێشی ئەو کەسە قەبارەی ئەو کەسە چوو بێ و کەم بێ لە خوار حەڤە بێ بە BMI باشە، هەنێ نەقسی هەنێ مەواد بۆ نمونە کالیسیۆم هەنێ ئەمانە کەم بێتەوە لە خواردنەکەیە. یاخود ئەم کەسانەی کە زۆر مەشقەکەن تەمرینەکەن زۆر بە دەستیانە بە قاچیان تعویزی ناکات و هیلاکی هیلاکە بێ ئیساحەتی نایەتێ
ئەمانە هەمووی ئەبێتە هۆکاری کە ئەوەی کە کۆ بێتەوە زایدەم چی بێت کەوتنەکەش لەگەڵیا ئەیکاتە شکان چەند نوع شکانمان هەیە ئەمیش عملیاتی ئەکرێت ناڵێنی ئەکسەر عملیات ئەتوانین ئاساییە بەگەچ یاخود بە فایبەرگلاس یا بە هەر جۆرێ محفوظەی تر بەڵام بەشە تێ جوڵەی تیا نێڵێ لای شوێیە لە مەچەکە لەو کاتە تقریبن لە ئەتوانین لە سێم هەفتەوە بۆ چوارەم هەفتە لەم جۆرە شکاویە بیگەڕێنینەوە سەر هەنێ مەشقی تایبەت و وردە تاکو هەش هەفتە دەست پێ بکاتەوە بە مەشقی قورستر ئەمە بۆی ئاستی یاریەکەی دانەبەزە جەناب دەزانین کە دانیشین ئەمە زۆر توێژینەوە کراوە کە ئینسان دانیشێ لە تقریبن 2 هەفتەیە لە 130 قەبارەی ماسوولەکانی دابەزێت کە ئەمیش زۆر گرنگە بۆ ئیزان خۆتەزانی قەبارەی ماسوولکە بە تایبەتی ئەو جۆرە فایبرانی کە پێوترێت جۆری دووەمی فایبر کە قەوەتێکی زۆر ئەدا لە پڕێکە باشە ئەوانە زۆر بە ئاسانی دابەزن لە 130 ماسوولکەکە لە 150 بۆ 60 قەوەتی ئەو کەساکاکی ئەو جۆرە جوڵەیە زۆر گرنگە کە ئێمە زوو بخینەوە سەر مەشقکردن و نینی لە دەست نەدا ئاسی خۆی لە دەست نەدا ئەمە لە دەستا لە قاچە ئەم قولەپێمانەیە کە زوو ئەشکێ لەگەڵ هەر خۆی قولەپێ ینی بڵین عادەتەن هەمووی چەند بەستەرێک هەیە لەم بینایە لە پێش و لە دووە لەگەڵ بەستەر هەیە لەگەڵ ئەم ئێسخانەی ئێراگەردی خەت بن لە پاژنەی پێ ئەمە کاڵکینەسی پێوتێ ئەوشتای ئەسا باشە جاری وایە شکانەکە ڕاستە بۆن منە ئەم تیکەی ناگرێتە میلیۆن مالی لە سەگرێتەوە یاخود ئەم لاگرێتەوە جاری هەردوو کێگرێتەوە بەڵام تەنها کێشەکە هەر ئەمانە نییە بەستەرەکانیشە جاری وایە بەستەری بینەکەی یا بەسەری دەرەوە یا بەسەرینەوە ئەوانە کێشیان هەیە ڕاستە ئیسک کەمترینە چین بۆ عملیات لە چاو جاران بە بەراوردکردن بە جاران کەمترین چین بۆ عملیات ئەتوانین بە کۆنزەرڤەتیڤ یاخود بێ عملیات چارەسەر بکرێ باشە ڕێژەی چاونۆشی زۆر باشە 186 بۆ لە 100 زۆر زۆرە بۆنەوە تا بە زووترین کاتی دەتوانین بگەڕێنەوە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر زانیمان ئەم کەسە چانابێت توانین بیکەین بە عملیات عملیات تەمام ئاماژەم پێنەکە دەسەیشەوە بڕغوو هەیە پلیت هەیە یاخود پلاتین هەیە کە دایانین چەند جۆرە پلاتین هەیە چەند نوعی بڕغوو هەیە ئەتوانین بە وایر بیبەستینەوە باشە لەم بابەتانە کە زۆرە ئەمە بە هۆی زەبرێکی کتوپڕی دەرەکی زۆر کە ڕوئەدا دایرزانە شوێی تریشمان هەیە بەڵام ئەوانە بەکەمتر بۆ نمونە حەوز ئەوە لە یاریە زۆر بەقەوەتەکانە بۆ نمونە لای ئێمە داڵێن بە خۆشحاڵیەوە ناژڵم بەخۆش بەدبەختیەوە سکیمان نییە یاخود لەسەر خلیسکێنە لەسەر سەهۆڵمان نییە نەک ئەو سەهۆڵی کەئیکین لێرە بۆبسلێج هەیە کە عرسواری عەرەبانێکە بێ و ڕاتە خوارە بە سرعەتێکی زۆر بەسەر شاخەکانایە ئەوە یەکێکیانە نوعێکی ترمان هەیە کە عەرەبانەیەکە لەناو تونێلێکی بەفراویایە بە سرعەتێکی زۆر جاری 120 کیلومتر سرعەتەکەیەتی یەک کەس دوو کەس چوار کەس هەیە کە ئەمە یاریەکەن ئەوە یەکێکە لە یاریە زۆر خەتەرەکان تەمان ئەوە بۆ هەیە ئەمە بشێ بۆ هەیە ئێرە بشێ بۆ هەیە هەر شوێنە لەمانە یەکێک تریشکە زۆر زۆر باوە ئەم پەنجانەیە ئەم پلە پەنجانەیە ئەمە جۆرێ لە شکان کە لە وەرزشەوانە ڕوئەیە جۆرێکی تیشمان هەیە کە لەو کەسانەی کە مشقیشەکەن باشە بینە سەر ئەوە دکتۆر ئێستا جۆرێک لە با بڵین نەکشکان بەس باسی بەستەرەکانێک ئەوانی کە لە ئەژنۆیە زۆر باوە لەو کەسانەی کاری دووگۆڵیەکان زۆر کێشیان هەیە ئەمە چۆن مامەڵی لەگەڵا بکەن تەمان ACL یاخود بەستەری خاچی پێشەوەی پێوترێ ئەگەر تەمان جوان نەکراوە ئەم مۆدێلە بەڵام ئەگەر دیقەت بن لە دیوی ناوەی ئائێرە یەک بۆ دیوی دەرەوەی ئەم ئێسقا ئێسکی ڕانە ئەی بەستێتەوە وەکو ABS یاخود برێکی قاچە باشە کە ڕاکەین ناوە ئەم قاچەوە بۆ بێ و پێشەوە لە ستۆپیشە ڕاگیرێکە نایڵە دەرچێ زۆر گرنگە بۆ ئەو کەسانێک کە تووشی ACL بن کێشانەیە لە ڕاکردنە لە ڕاکنێکی سەریا لە بازاکانیشنەوە جێگیری ناکا قاچی یاخود دووبارە کولێتەوە یاخود لە مراوەکردنا لە کاتی دووگۆڵەیە لە ئارەمە گەورەترین کێشەی وەرزش ACL لەو کەسانی کە تووشی ACL بوون چەند دەرەجەیەکی هەیە یاخود چەند پۆینێکی هەیە سیستمێکی بۆ پۆلێنکردنی زۆربەی ئەم شتەکان چی پێوترێت پێکانەکانی ACL ئەتوانین بڵین بە تایبەتی لەو کەسانی کە ئاستێکی زۆر بەرزیان نییە ئەتوانین بەبێ ئەمەلیات چارەسەر بکرێت بەڵام PH یەکسەر ناچێتەوە سەر یاریکردن چەند مانگی پێچێت تەڵان ئەو چارەسەری سروشتی بە چارەسەری سروشتی ئەویش بە پێی
مرحلە مرحلە یاخود بەپی ئاستی ئەو کەسە و بەپی جۆری ئیشەکەی و بەپی توانای پێش پێکانەکەی ئەتوانین سیستمی ڕایانانەوەی بۆ دانین کە بە 6 مانگ یا بە کەمتر یا تۆزێک کەمتر زۆرنا یا بە تۆزێک زیاتر بگەڕێتەوە سەر یاری کە دوایی تووشی پێکان نەبێتەوە دووبارە. باشە دکتۆر، یەک پرسیار هەیە لێرە، ئەو کەسانە زۆربەی کەوایان لێت هەندێکیان نەشتەرگەریەکەن، هەندێکیان ئەو چارەسەر و سروشتیانەش ناکەن کە جەنابە باسی کرد، ئەمە ئەبێتە هۆی چی؟ ئاکارەکانی چی؟ ئاکاری زۆر لێ بێتەوە، ئاکارەکانی کە دوایی کێشەی بۆ دروستەکانە دواییە یەکێکە لەوانە کە تووشی سەوفانە بێ یاخود پێوترێ هەوکردنی جومگەی ئەژنۆ. باشە بەهۆی ئەوەی کە ئەم کەسە ئەم بەستەرەی زەعیفە یەکێک لە کێشەکانی کە دوایی بۆی دروستە بێ دوو کڕکراگە داسە کڕکراگە لێرەیە وەکو دەبڵی سیارەوەیە تەشبیهەکەین بە دەبڵی سیارە کە چیەکە کاتێک ئینسان قاچنێ بارزە ئەو شۆکە ئەگەڕێتەوە یاخود ئەو وزەیە ئەگەڕێتەوە بۆ ناو ئەژنۆکە ئەم دوو داسە کڕکراگەیە هەڵێ مژێ و ناڵێ ئەم دوو ئێسکە بەرێککەون و ئەزیێتیان بێ احتیمالی زۆرە باشەکە ئەو داسە کڕکراگانە بدڕێن یاخود ئەزیێتیان بێ تووشی داخۆران ببێ. شوێنی تریش جاریوە هەیە تووشی پێکانە بێت لەگەڵ ئەیسیێڵا 5 بەستەرمان هەیە بە ئەگەر بڵین بە شێوازێکی گشتیە ناو ئەژنۆ دەرەوەی ئەژنۆ ئەوانەی تریش لەوانەیە تووشی پێکان ببن بەهۆی ئەوە. بەڵام زوو لەوانەیە بکرێتە ئەو کەسانەکەیان بۆ نامدەن کلینیک پێمەڵێن ئەمەلیاتم نەکردووە، بەڵام چەند جار تایسە کولاوەتەوە بە تایبەتی کە لە چەند مامەڵەکردنێکە یاخود چەند حرەکەتێکە کاتی هەستان و دانیشتن بازەدا بێتە خوارێ لە شاخ بۆ بەقادر مەسەرەکەی لە پڕگایەتە خوارێ ئەوەی کە فەرمووت لە پڕێکە هەڵەسەیە دانیشێتەوە کە چێتە ناو سەرە بە حرەکەتێکی سەریعی تۆزێن ناشیاو. ئەمانە هەمووی بە هاتوین بە زانستێک کە پێوترێ بایۆمیکانیکس یاخود فیزیای شتە جوڵاوەکان باشە دەرمان هێناوە کە هەمەیە لەم شێوازانە هەڵەن کە بەکاری بێنن و تەسیر دەکاتە سەر ئەژنۆکە. باشە دکتۆر، بۆ کەسانی کە ورزشێکی ئاسایی ڕۆژانە ئەکەن کە ڕەنگە ڕاکردنی تیابێ ڕەنگە با بڵێن بەرزکردنەوەی قورساییەکی تا ڕادەیەک کەمی تیابێ ئەوانە چۆن تووشی پێکانە بن؟ ئەوانە ئەگەر تووشی شکان ئەگەر باس بکەین نوایکی ترمان هەیە لە شکان جۆرێکی ترمان هەیە لە شکان کە پێوترێت سترێس فراکچەر. سترێس فراکچەر چییە؟ کە هەموو کەسێکە ڕاکردنەکە یاخود جۆرێک لە وەرزش ئەکا یاخود مشقێکە کە دووبارە بێتەوە لۆدێک یاخود وزەیەک یاخود قوتێکە چێتە سەر ئێسکەکەی لە ڕاکردنا چێتە سەر ئەم ئێسکە یەکەم شت ناو قولەپێ دوایی جومگەکە ئەم ئێسکە اینجا بۆ ناو چۆ ناو جومگەی ئەژنۆ ئەمە وردەوردەوە ئاوا ئەگوازرێتەوە بە پێی شێوازی دانانی ئەژنۆکە کەوتم بە زانستی بایۆمیکانیک حسابمان کردووە. باشە بە ساین و کۆساین ئەو گۆشی حسێبەکەین قەوەتەکە کەمەکە یا زیاکە. باشە ئەگەر دووباری کاتەوە ئەم ئێسکا خۆی چاکاتەوە هەموو ڕۆژێ ئەو ئازێتەمان هەیە ڕاکردنێکی ئازایی بکەین ئەم بۆنە خۆی ئەم ئێسکا خۆی چاکاتەوە، بەڵام توانایەکی لە ئاستێکا کە ئەوە دووبارە بێتەوە یاخود هەنێ ڕێکاری تریەتە پێشەوە کە ڕێی لێگرێکە خۆی چاکاتەوە چیە بێ ئەم ئێسکا تووشی شکانی وردەبێ بە میکروسکۆپ بە بینندەیە پێوترێ مایکرۆفراکچەرز یا سترێس فراکچەرز کە کۆ بێتەوە کۆبوونەوەی ئەم زەختانەیە وردەوردە زیاکە ئەو کەسە هەست بە ئازارێکەکە کە ئازارەکە دیار نییە لەکوێیە ینی بۆ نمونە قاچی هێشێ بەس نازانێت بزڵت لەکوێیە. باشە لە کاتی وەرزشکردن و مەشقکردنە زیاکە ئازارەکەی زۆر جاریش دەشێ کە ئەشعی بۆ گرین نەگەتیڤ یاخود دەرناچێت لەبەرەوەی کە هەر بە ئەشعی عادی یاخود ئەکسڕەی دەرناکەیە زۆر جارە چین بۆ ئەماڕای کە لە 100% تەشخیصێکە ئەشعی عادی لە 100 لە بیدایەتە تەشخیصێکە باشە کە ئەم لە 100 لە کیسە چن. بۆ رەخسەشەکەی بەس ئەو ئازارە تا چەندێک بەردەوام بووی تر پێویستە کەسەکە بچێ بۆ لای پزیشک؟ یعنی بۆ منە ئەگەر ئەو کەسە بەلایانی کەمەوە 3 بۆ 4 هەفتە ئەم شوێنەی هەر ئێشا وردەوە دەزیایی کرد بە تایبەتی لە کاتی مەشقاو لە کاتی ئیسراحەتکردن وردەوە دەکەمی کردەوە ئەمە پێوتێ ئەلارمی ئینسانی یاخود جەڕست لێدا لای ئەم کەسە ئەبێ بڕات و بگەڕێ بە دوایە. زۆربەی شوێنەکانی کە ڕووەدا بە تایبەتی لەو کەسانی کە ڕاکەن زۆر لێرە ڕووەدا باشە لە تیبیا یاخود لە قامیش ئێسکی قامیش باشە لە بنەپێیا ڕووەدا یاخود کالکینێس باشە لەگەڵ چۆ ئەم مێتاتارسەڵ یاخود شانە ئێسکی پەنجەی گەورە
ئەمانە ڕۆدا بۆچی لەبەرەوەی کاتێککە ئینسان ڕاکە زەختە چێت قوسێکمان هەیە ئەمە قوسی ناوەی قاچە باشە میدیال لۆنگیتیودنال ئارچی پێوتە یاخود قوسی درێژی ناوەی قاچ ئەمە زەختە چێتە سەر ئەم ئێسکا بە تایبەتی بەڵێ قاچێ بۆی تەوازن دانی ئەمە زەختە چێتە سەری ئەمە دووبارە بێتەوە ئەم زەختە لەسەر ئەم ئێسکا ئەم پلە پەنجەیە لەگەڵ بە تایبەتی ئەمەش کە پاژنە دانین یەکەم شت باشە زەختی زۆر چێتە سەر یاخود ئەم ئێسکا وەکوتم یەکەم شت کە پاژنە دانین زەختێکی زۆر چێتە سێرە بە شێوازێک ئەگوازرێتەوە لێرە بۆ ئەوێ ئەمانە دووبارە بێتەوە وردە وردە زیاکە ئەو سترێس فاکچەرە ئەو شکاویە طبعاً تایسە کۆکردنین زاناکان لەسەرەوەی کە چارەسەرەکەی ئایا بۆ من 6 هەفتەی پێچێ 8 هەفتەی پێچێ نەخێر بەڵام لە کەسە بۆ کەس فەرقەکە بەهۆی دەرەجەکەشی فەرقەکات پێویستی بەوەیە کە زەخت لەسەر ئەوێسکە کەم بکەینەوە بۆ منەتوانین ناوکەفی پێڵاودانین هەنێ ئەو شتەی بینەیە چی پێوترێ بەفر سەهۆڵ هەنێ مەڵحەم زایدن علاجی ئازاشکێنینی بۆی ئاساکی کە بگەین و توانین بەرزیکەینەوە و بەپی ئێوەش لە دواییە ئەتوانین وردەوە دەبیگەڕینەوە سەر مەشق. باشە دکتۆر ئەگەری هەیە کەسێک بۆ کەسێکی تر بۆ نمونە زیاتر ئێسکەکانی پشکێ وەک لە کەسێکی تر و دواتریش باز لە ئەگەر خۆپارێزی هەیە باز لە خۆپارێزیەکانەکەین لە کاتی وەرزشکردنا بۆی هەتا بتوانین دووربین لە پێکانەکان و شکاوی. پرسیارێکی زۆر جوانە بەڵێ ئەگەر هەیە لە کەسێکە بۆ کەسی کە فەرقکە بەڵێ وەکوتم لە ئافرەتە لە مینە زیاترە ئەگەرەکەی لەوەر هەنێ هۆرمۆنات زائیدەن لەو ئافرەتانەی کە زۆر مەشقەکەن پێوترێ فیمەل تراید یاخود سێگۆشەی مینە باشەکە چییە؟ خواردن کەمەکاتەوە هۆرمۆنی مینەکانی کەمەکاتەوە لەبەرەوە ئێسکی چڕی ئێسکی کەمەکاتەوە ئەمە زۆر زۆرە لە ئەمریکا زۆر زۆر لای ئێمە تا ئێستا هێشتا توێژینەوە نەکرا لەسەرەوەی کە بزین ڕێژەکەی زۆرایەکەمە بەڵام هەیە بە تەکیدی نەخۆشم هەیە کە پێشم وتووە کە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی خۆی زەعیفەکە لەبەرەوەی کە پێویستە لە قەبارەیە کە بمێنێتەوە کە کێشی کەم بێ کە زەعیف بوو خواردنی کەم خوارد هۆرمۆنی تێکەچی هیمینە کە تێک چوو تووشی بووکانی ئێسکە بێ ئافرەتی تر ئەوانەی کە ئەچن بە ساڵە کە ماگانیان ئەوەستێ ئەوانیش هەمان شت ئەگەرەکەی زیاترە لەبەرەوەی کە هۆرمۆنەکە کەمەکاتەوە لەو کاتەیە تووشی ئێسکە نەرمیە بێ یاخود ئێسک بووکانەوە زایدن زۆری تەمرینکردن مەشقکردن ئەویش یاخود بە هەڵە بیکەی ئەوی جێشێکە لە جۆرەکان بەڵام هەشت نییە لە پەلی خوارەوە بێ جاری وایە لە دەستی شاهەیە هەرمونە سکافۆیدمان هەیە ئێسکی بەلەمی لەگەڵ هەر ڕێدەستیشمان هەیە یاخود کەوەرەمان هەیە زایدن نەخواردنی هەنێ خواردن بە تایبەتی کالسیۆم ڤیتامین دی کە ئەمانە لە هێلکە و لە ماسی و لە شیرەمەنەکانە هەیە سەر زۆر کەسێ وەڵام ئەڵم شیرە خۆی ئەڵێ نەخێر بە تایبەتی ئەوانەی کە تووشی لەم پێکانە نابن بەڕاستی شیر زۆر گرنگە بەڕاستی شیر زۆر گرنگە پێشتر ئێمە ینی کۆمەڵگەیەکی زۆر تەندروست بووین پێشتر خواردنمان تەندروست بووە ئەگەر چی مەشقێکی تایبەتیشمان نەکردێ بەڵام ئیشەکەمان هەمووی مەشق بووە بەڕاستی بۆیە لەشمان تەندروست بووە هەبووە لە باوباپیرانمان 9 ساڵ ژیاوە یەک ڕۆژدانی نێشا خواردنێکی تەندروست و ژیانێکی تەندروست بەڕاستی ئیسە لە وڵاتە زۆر پێشکەوتوەکانە جەختەکەنەوە لەسەر ئەوەی کە یەکەم شت وەرزش مەشقکردن حتا بۆوانەی کە بە دوا تەمەنیان بەسەر ئاچێ بۆ سەر و شەسیش یاخود مناڵ ئیستا ڕێکارە تەندروستیەکان ڕێنمایە تەندروستیەکان لە ئەمریکا و لە وڵاتە ئەوروپیەکان ئەڵێ ڕۆژانە بەلایەنیکەمەوە 1 سەعات مەشقکردنێ کە هیلاکیکە بۆچی بۆی ئاسی منشی بەقەوەتر بێ لە کاتی مەکتەبە ئەدایی یاخود لە امتحاناتە باشتر بێ لە تاقیکردنەوەکان بیرکردنەوەی باشتر بێ زایدەم توانێ بەرەمەندتر بێ ئەمە لە مناڵە خواردن زۆر دەوری هەیە کە ڕێگری لێ بکەی زایدەم هەڵەکردنی تەمرینەکان زایدەم پێڵاو یاخود ئەو شتانەی کە بەکارێنین لە کاتی مەشقکردن بۆ ڕەختەکە ئەگەر سەقەتە بەکاری مەهێنە نەخێر پێڵاوەکە و ئەگەر هەستەکەی دڕاوە یاخود ناوکەفەکەی خراپە بیگۆڕی ئەمانە هەمووی ڕێگریەکە لەم جۆرە شکاوانە زایدەن ئەگەر کەسێ کە بتوانێت سترێچینگی لەگەڵا بکە یاخود کشانەکان بکە لە پێش وەرزش زایدن وردە بە تەدریجی یاخود وردە ئاستی ئینەکەی زیاکە وەرزشەکە و لەگەڵ مەشقەکەی زیاد بکە لەگەڵ ئەوەشە پێوترێت لۆنگیتیودنەڵ یاخود ئەو یاریانە وردە بخاتە ناو
ئیشەکەوەی کە چییە کە بازی تایە و بە ستونی زەختە خاتە سە ئێسخانەکان ئەمان هەمووی ڕێکارن بۆ ڕێگرتن لە ئەم جۆرە شکاویە. بەڵێ ئێمە هیچمان نەماوە جەنابە گەشتێکی کۆتاییت ما بێ. دەستخۆشیتان دەکەم زۆر سپاس ئەمڕۆ لەگەڵمانە بووی دەستخۆش بۆ تۆ. هیوادارم کە ئێوەی خۆشەویستیش سوودان لە ڕێنمایەکانی پزیشکەکەمان وەرگرت بێت.